یەکێک لە داوا سەرەکیەکانی کە سوکاری ئەنفالکراوان و ڕێکخراوەکانی بواری جینۆساید لە ئێستا و لە ڕابردوودا گەڕانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان بووە لە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق بۆ زێدی خۆیان لە هەرێمی کوردستان. هاوکات دوای گەڕانەوەی ڕووفاتەکانیش ئەنجامدانی پشکنینی بۆ ماوەی DNA کە پسپۆڕانی بوارەکە بە گرنگیەوە باسی لێوە دەکەن. بۆ ناسینەوەی DNA بۆچی وا گرنگە؟ چونکە ڕێگا ڕاستە زانستیەکە لە جیهاندا بۆ ناسینەوە و ڕاستگۆیانە قسەکردن لەسەر پرۆسەی ئەنفال ناسینەوەی DNA بۆ لەبەر ئەوەی ڕێژەی هەڵە لەم پشکنینەیە بۆ ناسینەوە ئەگاتە کەمتر لە 100%. لەبەر ئەوە گرنگە ئێمە ڕێگە زانستیەکە بگرینەبەر لەبەروی لە ئاستی نێودەوڵەتیە لە ئاستی نەتەوە یەکگرتوەکانەوە هەروها لە ئاستی جیهانیە ئێمە ئەتوانین بڵین بەڵێ جینۆساید کراوین و بەڵێ ئەو کەسانی کە لە عەرعەر نێژراون و ئەو کەسانی لە ئەو بیابانانە نێژراون ئەوە مناڵ و کەس و کار و ئەوانن کە لە گوندەکانی کوردستانەوە ڕۆشتن. بەنسبەت ئەنجامدانی پشکنینی DNA بۆ ڕووفاتەکان دوو گرنگیە. یەک ناحەی عاتفی بە کەسوکاریان و بە زێدی خۆیان ئەناسرێنەوە و ئەگەڕێنەوە بۆ زێدی خۆیان، ئەمە یەک. دوویش دووهەم ئەگەر زیاتر ئیشی تیا بکەیت و زیاتر لێ بکۆڵیتەوە هۆکاری لە ناوچوونیان لە ناوبردنیان هێبکاری شەهیدبوونیان ئەتوانی بە دوای ئەوەی شا بگەڕێت. ئایا هەر تەنها بە قەبری جەماعی بە زیندە بە چاڵ کراون یاخود تەجربەی کیمیاوی بێ بایۆلۆجی بێ. بەڕێوەبەری مۆنۆمێنتی ئەنفال لە قەزای چەمچەماڵ سەرڕایەوەی پشکنینی بۆ ماوەی بۆ ڕووفاتەکان بە گرنگ دەزانێت دەشڵێت لەوە گرنگتر گەڕانەوەیانە بۆ زێدی نیشتیمان. بەو پێی دوای گەڕانەوەی ڕووفاتەکانیش دەتوانرێت نمونەیان لێوەربگیرێت و پشکنینیان بۆ ئەنجام بدرێت. بە تاکید ئەو ڕووفاتانەی کە لە ڕابردووە هێنراونەتەوە هەمووی سەمپڵی لێوەرگیراوە و لە دوای هێنانەوەیان کە لە کوردستان بە خاک ئەسپێرێن ئەتوانن دوای چەندین ساڵتر ئێمە DNA بکەین. مەیەم ئەوەیە بێتەوە خاکی پیرۆزی کوردستان لە بیابانە لە ناوچوون و لەوە بپارێزرێ بدۆزرێتەوە بە شێوەیەکی زانستی و ئەکادیمی دەربێنرێ و بێتەوە کوردستان. لە دوایە بە شێوەیەکی گشتگیر لە هەموو کوردستانە بتوانانی فحسی DNA بۆکەی هەموو کاتێ ئەتوانی هەرچەندە زەرورە پێویستە DNA بکرێ باز بەڵام لە هەمووی زەرورتر هێنانەوەی ڕووفاتەکانە. لە دوای ڕووخانی ڕژێمی بەعس و لە ماوەکانی ڕابردوودا لە کۆی 180,000 ڕووفاتی ئەنفالکراوان کەمتر لە 2000یان گەڕێنراونەتەوە بۆ ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کە بەرامبەرە بە ڕێژەی 1% ڕووفاتەکان. ئەمەش بەراورد بە گەورەی کارەساتەکە ڕێژەیەکی یەجگار کەمە و گەر بەم شێوەیە بێت بەدەیان ساڵی دیکەش ناتوانرێت سەرجەم ڕووفاتەکان بگەڕێنرێنەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.